خۆشەویستان ئەچینە لای هەواڵێکی دیکەمان بەداخەوە 5 ساڵ لەمەوبەر ڤایرۆسی نەفرەتی کۆڤید-19 کۆرۆنا چەندین ئازیز و خۆشەویستی لێبردین و هەروەها چەندین کەسایەتی ناودار و چەندین هونەرمەندیشی لێستاندینەوە. بەداخەوە کاتێک کەسی ڕۆژمێری کوردی ئەکەین ئەبینین لە هەر ڕۆژێکدا ئێمە کەڵە هونەرمەندێک لەدەست ئەدەین لەوەی کە چەندین بەرهەمی ناوداریان هەبووە، چەندین بەرهەمی جوانیان هەبووە. ئەم بەرهەمانە هەمیشە ئەمێننەوانێ بە زیندوی هەرچەندە ئەگەر خۆشیان لەگەڵ ئێمەیان نەمێننەوە و تەمەەن ڕێگە بەوە نەدات کە لەگەڵماندا بەردەوام بن. ئەمڕۆ 5 ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی گەورەی کورد ئەتا چاوشین تێپەڕ دەبێت و بەڵام لە دوای خۆی چەندین بەرهەمی بەجێ هێشتووە. ئەو بەرهەمە هێمن و جوانانە و هەروە هەر بەهێمنی چەندین خەباتی داوە لە پێناو کورددا. چاوشین ئەستێرەیەکی پرشنگداری ئاسمانی هونەری کوردستان بوو. لە ڕشتەکانی گۆرانی و میوزیک و شەعردا بەهێمنی و بە بێدەنگی خزمەتی گەل و نیشتیمانەکەی کردو، خاوەنی چەندین بەرهەمی جوان و ناوازێ و باخچەی هونەری کوردستانی ڕەنگین کردووە. ئەتا ئەمین زۆراب ناوی تەواوی ئەو هونەرمەندێ و بە ئەتا چاوشین ناسراوە. لە شوباتی ساڵی 1961 لە گەڕەکی سەرشەقامی شاری سلێمانی لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی پیشەسازی لە شاری سلێمانی تەواو کردو و هەر لە سەرەتای ژیانی گەنجیەوە خولیای هونەری گۆرانی بووە. بەلاساییکردنەوەی هونەرمەندانی ناودار دەستی پێکردو و دواتر ڕێچکەی تایبەتی هونەری خۆی دەگرێتە بەر و دەبێتە خاوەن ستایلی تایبەت بەخۆی. لە کۆتایی هەفتاکانەوە تێکەڵاوی ژیانی هونەری بووە. ساڵی 1982 یەکەم گۆرانی بە ناوی ئەی غەریب مەڕۆ تۆمار کردو و گۆرانیەکەی هێندە بەسۆز بووە. دەنگدانەوەیەکی زۆری هەبووە ئیدی بۆ گۆرانیە دەردەکەوێت و دەناسرێت. ئەتا چاوشین ماوەیەک لە ڕۆژهەڵاتی کوردستان ژیاوە و ئاشنایەتی لەگەڵ هونەرمەندانی وەک محەممەدی ماملێ، سید محەممەدی سەفایی و برایانی زیزی و غەریبی خدریان و چەندانی دیکە پەیدا کردو و کاری هونەری لەگەڵ کردوون و سوودی زۆری لە ئەزمون و توانای هونەریان وەرگرتووە. ئەتا چاوشینی هونەرمەند خاوەنی چەندین ئەلبومی گۆرانیە، لەوانە ئەی غەریب مەڕۆ، سەوزە، میوان، گەردنی بەرز، ئەی گوڵی من. ئەتا چاوشین هەر هونەرمەندی گۆرانی بێژ نەبووە، بەڵکو شاعیر و ئاوازدانەریش بووە. بەشێک لە گۆرانیەکانی شعر و ئاوازی خۆی بوون. هێشتا توانا و سەلیقەی خزمەتی هونەری زۆری مابوو. چەندین پرۆژەی کاری هونەری لە مێشک و دڵ و دەرونی دابوو. بەڵام بەداخەوە ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا فرسەتی لێهێنا و کۆتایی بە ژیانی هێنا. بەرەبەیانی 22 حوزەیرانی ساڵی 2020 بۆ دوجار لە شاری سلێمانی و زێدی خۆی ماڵ ئاوایی لە هونەر و ئازیزانی کرد و چووە دنیای نەمرانەوە.